خانزاد بەڵێ چ بووە چییە کا ڕۆمان شاوەشی ڕۆمان کا چوتێ لەم سوزان چێوە چووە کچێ کو نازانی ئەدێت و داگنی چوویتە مزگەوتێ و تەواوی ئەم ڕۆژێ خۆم دەمزانی باشە ئەتو چ داکەچی ئەمە 100 جار پێم گوتی لێ نەگەڕێ ئەو کوڕە بستە مزگەفتێ لۆ لێگەڕای بستە مزگەفتێ کوڕە گوناح دەگاتێ ئەتو بە خۆت نێژی ناکەی لە واز لەو کوڕی ناینێ کچی ئەمە چم کردیا ئەمە کوڕی خۆمە حەز ناکەم بستە مزگەفتێ دوایە ئەوە تونڕەو دەرەچی تونڕەو ئەمە چی لێ بکەین ئێستا لێ نەگەڕین باشترە نەک دوایە واللهی ئەمە عیلاقەم نییە خۆم گوناح بار ناکەم ناوەڵڵا پێی بڵێ مەچۆ مزگەفتێ کچی ئەتو چ داکەچی ناتوانی ئەو کوڕەی تەربیەت دەی ئێستا بە خۆم دەچم عیلاجی دەکەم تێگەشتی کێواچی وەرە وەرە مەڕۆ وەرە یارەبی خوایە هیدایەتی بدەی خوایە ئەتو وەرە ئەمن هەستم بە کوڕم بڵێم مەچۆ مزگەفتێ خوا هیدایەتت دا یارەبی بابا وتشتكي للكوانا ادي دوام الشركة دي بابا لو قسم لقرناكي تشي بس دبري هاتي ما مزقفتي بەڵێ ئەم چەند جار پێم گوتی ئەتو کوڕم بێ مزگەفتێ ئەتو تێناگەی لۆ دەکەی بابا السيرة زۆربەی بابەکان داد و بێدادیانە لەدەست کچ و کوڕەکانیان کە بێشەرعی خودای دەکەن ئێستاشە تو بۆ من دەڵێ بەڕۆ مزگەفتێ نێژی بەکە کوڕم ئەوەندە مەچۆ مزگەفتێ دینی ئەوەندە بە قوڵی وەرمەگرە تێگەشتی بابا گیان بە قوربانت بم دینی ئیسلام ئەوانەیە کە تۆ باسی دەکەی بابا جوانترین دینە ئەتو لەبەر چووها دەڵێ بابا کوڕم حەز ناکەم بچم مزگەفتێ ئێستا دوایە بچم مێشکت دەشۆنەوە ئینسانێکی تونند لێ دەرەچی ئەمە چ بکەم بابا گیان بە قوربان بم دینی ئیسلام تونندڕەوی شتێدا نییە ئەتو لەو باسی ئەو شتانە دەکەی بابا کاکە مەچوو تێگەشتی حەز ناکەم بچی بابا بە قوربانت بە بابا تکات لێ دەکەم بابا گیان وڵڵا تونندڕەوی تێدا نییە ئاخر لەبەر چە تووەها دەڵێ بابا کوڕم ئەمن حەز ناکەم بچیە مزگەفتێ تێگەشتی ئێستا تەواو ئەوەندەی مەرێ ما بیبڕێنەوە بەسە تاو قسەی نەکەی تاو